Kiki, ça va, Kiki, Kiki. Evi nasıl alacağız? Diye gönder. خبنا یەکەم وەزارەتمان بە هاوکاری لیژنەی شەهیدان و یاسایی پەرلەمان توانی یاسای تاقانەکانی جینۆسایی دەربکات کە چەند امتیازێک لەخۆ دەگرێت دواتر وەزارەتمان بە پێی ڕێکارە یاساییەکان لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندی یاساییەوە ڕێنمایی پێویستی بۆ یاساکە دەرکردووە. دووەم بە هەوڵ و تێکۆشانی وەزارەتمان و دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران توانیمان بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە بکەین بە بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە. سێیەم توانیمان هەموو ئەو کەسانەی کە بەهۆی کیمیابارانی هەڵەبجە و شوێنەکانی ترەوە تۆمار نەکرابوون وەک بەرکەوتەی چەکی کیمیاوی تۆماریان بکەین و لە ڕێگای لیژنەی پزیشکی تایبەتمەندەوە دوای ڕەزامەندی بەڕێز ئەنجومەنی وەزیران کە ژمارەیان 401 کەس بوون بنحەی مانگانەیان بۆ دابین بکەین. چوارەم بە هەوڵ و کۆشی وەزارەتمان توانیمان هەموو ئەو شەهیدانەی کە پێشتر تۆمار نەکراون لە لیستی شەهیدانی وەزارەتمان بە هەر هۆیەکەوە بوو بێت تۆماریان بکەین دوای وەرگرتنی سکاڵای کەسوکارەکانیان لە شەهیدانی کیمیاباران و کۆڕە و بیناسوتاوەکەی سیروان کە 121 کەس لەو بینایەدا شەهید کرا. هەوڵی زۆرمان داوە لە ڕێگای سەردان و کۆبوونەوەکانمان لەگەڵ دامەزراوە حکومی ناحکومیەکان لە وڵاتانی سوید و پۆڵۆنیا و بەریتانیا کە چەند داواکاریەکمان بۆ جێبەجێ بکەن کە گرنگتریان ئەمانە بوون. ئەم تابلۆی کەسێکە هەڵەبجەی نەبینیوە، ژەهریشی نەبینیوە، برینداری چەکی کۆکوژیش نییە، تەنها عاشقێکی دنیای ئەدەب و شیعر و وشەیە. ئەو ئەڵێ من هەر خۆم ئەم ژەهرە ئەناسم، هەر خۆم ئەزانم چۆن دەست و پەنجەی تێکەڵاوی عاشقانی کرد بە ڕەژوو، جانتای قوتابخانەی مناڵانی کرد بە بەرد و گۆرانی کرد بە زێمار و قاچەکانی پیاسەکردنی کرد بە وشکەداریشی بێباران. کەس تێم ناگا، کەس لەم زمانە بڕاوەم حاڵی نابێت، هەر وەکو چۆن کەسێ نەیویست هەڵەبجە بگەێنێتە ئەو بەر حەسارەکانی ئارامی.
لە نیوەڕۆی پێش نیوەڕۆی ڕۆژی 16 سێ فڕۆکەکانی تیارەکانی هێزی ئاسمانی ڕژێمی باس دەستیان کرد بە بۆمبارانکردن و قەسفکردنی شارەکە و دەوروبەری لە سەرەتاوە بە بۆمبای ناپاڵم و ئەو چەکە قورسەکان سەر لە ئێوارە دەمی ئێوارە قەسبەکە گۆڕا بۆ کیمیایی بۆ غازاتی کیمیایی و زۆرە لە خەڵکەکە لە ناو ماڵەکانە بوون یا لە نژێر زەمینەکانە بوون لە ناو شارە قسمێکیشی دەرچوو بوون بۆ ئەطرافی شار بۆ دەوری ئەو منتیقانەی دەرەوەی شار بەڵام دیار بوو ینی غازەکە زۆر چڕ بوو زۆر مقدارەکەی زۆر بوو شەو تا درنگی هەر بەردەوام بوو لە نەتیجەی ئەوە بە گوێرەی ئەحساءات کە هەیە زیاتر لە 5,000 کەس شەهید بوون و ئەوانشی کە بریندار بوون لە 10,000 تێپەڕی کردبوو ڕووداوێکی زۆر ناخۆش و ینی دڵتەزێن بوو بەڕاستی من بۆ خۆم ئەو ڕۆژە لە ناو شارە نەبووم لە دەرەوە بووم بەڵام 2 ڕۆژ 3 ڕۆژ دوای ڕووداوەکە هاتمە ئێرە لێرە کە هاتمە هەڵەبجە وەکو گۆڕستانێک هاتە بەر وەکو قەبرستانێک هاتە بەر چاوم قەبرستانێکی گەورە بەڵام جیاوازەکە بوو جەنازەکان لە ژیاتیەوەی لەژێر ئەرزابن لەسەر ئەرز بوون ینی ئەم کۆڵان و جادانەی کە ئیسا ئەیبینی ئەوە ینی هەندێک منتیقە بە تایبەتی بە سەدان بە دەیان بە هەزاران جەنازە کەوتبوو و ڕووداوێکی زۆر سیر بوو من بەش بە حاڵی خۆم بە کۆڵانەکانە ئەگەڕام ئەوەی کە بە چاو ئەمبینی عقلم تەسەوری نەکرد ینی عقلم تەسەوری نەکرد ئەمەی کە بە چاو ئەیبینم ئەمە حەقیقەتە یان خەیاڵە یان خەوە ینی ئاوا بوو وەزاکە وەزێکی لە سەرو ئەوە بوو کە عقلی بنیام عقلی ئینسان تەسەوری بکە و تەفەهمی بکە بەڵام بەداخەوە ینی وەختێک کە زوڵم و ستەم ئەگاتە دیکتاتۆریەت ئەگاتە دەرەجەیەکی وەها ینی حساب بۆ هیچ قیەم و هیچ بەبادی و هیچ مەوازینێک و هیچ ئەخلاقیاتێک ناکە خەڵکەکە هەمووی ئەوەیشی کە شەهید و بریندار بوون لە 100% هەر هەمووی مەدەنی بوون ئەهلی بوون ژن و منداڵ و پیاوی پیر و گەنج بوون ئەوانەی کە قواتی عسکەری بوون من بۆ خۆم کەسم نەدی کە لە قواتی عسکەری بێ و بەرکەوت بێ کەسم نەدی ئەگەر شتێکی ببێ ڕەنگە دانەدانێکی ئاحادێکی زۆر کەم ئەگیناوە ئللا ئەو 5,000 شەهیدە و ئەو 10,000 برینارە لە 100% ئەتوانی بڵێ هەر هەموو مەدەنی بوون هەمووی ئەهلی بوون هەمووی هیچی عسکەری نەبوون هیچیان خەڵکی چەکدار نەبوون لەو بارەیەوە چ هێزە چەکدارە کوردیەکان چ ئەوەی کە سەر بە کۆماری ئیسلامی ئێران بێ هەر هەمووی مەدەنی بوو بەداخەوە بەخێر بن سەر چاو بەخێر بن یاخوا مامۆستا ئایەتوڵڵا ئەوژی جیگرە سەرۆک ئیلیاسە مامۆستا حەمدوڵڵا سەرۆکی باژارێ یê bajarê mezin yê Rixayê yê şaredariyê bû namzet bû niha jî lêkolîner nivîskar e نەیانهێشت بمێنی باش ئێستا کە ئەلحەمدولله هودا پارت هەیە ئێمە زۆر خۆشحاڵی بۆچی لەبەرەوە هودا پارت ئینشاءالله جێنشینی شەرەفخانی بەدلیسیە جێنشینی عەبدوڵای نەهریە عوبەیدوڵای نەهریە جێنشینی بەدرخانیەکانە جێنشینی ئەوانەیە کە ئەتوانێ ئینشاءالله هەم بەدین و هەم ناحیە قەومیەتەکەی ژەوتە لە ئەکسەرێتی مەناطقی کوردی هودا پارت وجودی هەیە لەبەر ئەوە ئینشاءالله ئێوە ئەبێ خاوەنی کورد بن لەوێ من بە مامۆستا زەکەریا و برایانیشم وتم ئێوە ئەبێ خاوەنی کورد بن ئێوە تاریختان هەیە ئێوە خاوەنی شەرەفخانن خاوەنی عوبەیدوڵڵان خاوەنی ئەو هەموو خەڵکە کەڵە پیاوە گەورن بە حەقیقەت ئێمە زۆرمان پێخۆشەکە ئینشاءالله هودا پارت بە قووەت بێ و ئینشاءالله ئەو جێگە تاریخی خۆی بگرێ ئێوە تاریختان هەیە ئەوانە تاریخیان نییە مارکسیزم تاریخی کووە ستالین ئەسڵان نەما لە هەموو ئەوروپا نەما لە مۆسکۆ نەما ستالین تازە لە کوردستان حیزبێکی توتالیتاریزم یعنی چی هەر نەما تاریخ نەما لەبەرەوە ئینشاءالله ئێوە ئەبێ دەوری تاریخی خۆتان ببینن ئینشاءالله
دڵتان خۆش بێ لە بەرەوەی کە ئێوە خاوەنی ڕیشکن، خاوەنی جزورن، خاوەنی مێژوون، تاریخ هوداپارت ئەسڵە لە کوردستانی تورکیا. خەسی تر ناتوانێت خۆی کا بە خاوەن ئەگەر ئێوە هەبن. جا ئینشاءالله ئێوەش ئەوە پێم خۆشەکە الحەمدوللا و هەموو دەمون چاوت جوانە. سلێمانی بانەکردنی نەماوەتەکردنی کۆتری یاشتیانی 29 ساڵەی شنیای بارانی ئەڵبجەیی کردەوە. کاردەوە عوسمان بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەری اجتماعی ڕاگەاند بخير بين كاك عبد الصمد كاك مامس محمود وبريان همو سرچاو اما زور كيف خوشين بتشريف هناني ايوه هرمي كردستان طرونا كردو ان شاء الله لهلا بجو اتا ايرو تا اوسر بخير بين يا اخوان ابو من باش كان شلون هاتون تشريفتان شين او بريانا باش الحمد لله هربكي بزانن بو مراسم حلبچه وزارت شهیدان بونا دعوتیه برای کردیم. اما دعوت کراوی مراسم حلبچه هاتیم. بله. بس نبو لگل او مناسبت حزبی دی که سروکیوان جنابی و جنابی ایدی زیارت بکن. ای باشه خیر هات سرچاپ. امرو بجدار بون لمراسم ويسعون في الارض فسادا والله لا يحب المفسدين. والله هر کسی شو لوی بآگری چه به شو لوی چیزیه نباز آگری خودت شو لوی اسمه خرابه هر شو لوی بآگری چه به چش بآگری دکله اما يعني ما بس مويه هر کسی مدار مصلحتي او بجنگ و بمجادله چه به معناه فاشله ايوه بخير بين يا اخوان يا كم خال او براني بالرئيس اما وەکو مسلمان بەگشتی دەبێت ئەو حەقیقەتە تاڵە بزانین کە لە ئیسلام زۆر دوورکەوتوینەوە. ئیسلامێک کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە ئێمە زۆری لێ دوورکەوتوینەوە بۆیە وەزعمان بەو شێوەی لێ هاتووە. یعنی هەمیشە ئەو پرسیارە لە بێشک و دڵی ئێمەدا دروست دەبێت. خوا دەفەرمێ وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. خوا دەفەرمێ ولله العزة ولرسوله وللمؤمنين. کەچی ئێمە ذیلەتمان هەیە، ئێمە لە خوارین، دژمنان لەسەرەوەن. يعني او برسالة دوزي بوشي خواده فرمي ايماش وضع كمان عكسي اوه خزي اوه كايما براسي لقرآن والسنة دور كوتوينوا وايما او ايمان دارانين كخواي فرقار وعده وبالي مكاني في داو بويا في مستوى بزانين تاكو يكم ل يعني بقرفتي خومان بزانين عرب ضلن فهموا السؤال نصف الجواب يعني تيجيشتن لبرسيار نيوي والله مكيتي اگر ايما نزانين كنقصاني لايموه رنگ الشيطان زفرمان في بيت وسوسمان بو قبل رن هر دينكتان حالا بويا وضعتان وإنا دينا كمان راسته بس خومان لقل لدينا باش لدينا كمان تيجيشتوين نباشيش دسمان فيه قرتوا يعني نا علما نا عملا إما بوش يوينين كخواي فروريات دواي دي كردوين بويا وضع كمان عكسي أو وعدو بليناني كخوا في داري ما وصى نورسي ما وصى سعيدي نورسي قسيشي جواني هي ضل مرجنية كإنسان إيمان دار بو هم صفات كانه إيمان دارانه بن مرجنية ككسي كافر وهم صفات كانه كفر بن جاري وإنساني كافر صفتي باشي هي إنساني مسلمان صفتي خرابي هي إنساني كافر بصفات باشا كاني برهم باشي دزدك إنساني مسلماني بصفات خرابة كاني توشي نتيجة خراب دبي يستابوين أو كافراني مثلا روش أو أوروبا أمريكا روش حالات يعني للروي تكنولوجيا ولا روي إداري ولا روي سياسي ولا روي قوة عسكري واقتصادي لبيش إيمون بالتأكيد أوانا كمال الصفة باشان هي جاي عندوني بو حالته أوش عدل إخوة الدنيا دا دردخا كأخوة فرمي وأن ليس للإنسان إلا ما سعى نيفرموا أن ليس للمسلم وأن ليس للإنسان إلا ما سعى
وخواذ فرمي كلا نمد هؤلاء وهؤلاء يعني هم باسي أهلي دنيا ذكا باسي أهلي قيامت ذكا خوا إمدادي هميان ذكا أو أهلي كفر كوملا يكسونن وقوانين إخوة لجاني بشر ذا قوانين عند وزيوة كاريان فيها كردوا إيش لو أنا وحدت فيها كون إيش لو أنا بجدي كار ذكن عقل إخوان باش إيش فيها ذكن أم جا آذان رخنا دقرنا دا صلاة داران كوملا قيامه بهاي باش يعني هي كحالي باش كرن حالي دنيايا إيماش كوملك رذائل وصفتي خراب من هي حالي خراب كردو بيوس أو حقيقة أو خالي يكن بيوس بيزانين بو أوي بو كوبتن شيطان وسوسة من بونك كوضع دنياي إيما لقى وضع دنياي كافران زو خرافة أو إنسان أجر أجايل خويني برنج الشيطان خيال وسوسة بوب كتو ديار دينك تان عليه بو وضع كشتان واحد خالي دوم براني برس أويك براسي إيما جوري تيجيشتن من بو إسلام دبا بپی جوازی جنگە و شوێنەکان و زمانەکان بیگۆڕین لەو قەزیانە دەکەن لە متغیراتن ئیسلام تەمان ثوابیتی هەیە ناگۆڕێن ئیمان و عەقیدە ئەخلاق مەسەلەی ئەحواڵ شەخسی باری کەسێتی ئەوانە کە ناگۆڕێن شتی ثوابیتن ئەوە هەر سەلەف و خەلەف و هەموو یەکەوە بەڵام قضية حكم السياسات مسألة تعامل لقى الواقع قضية تجارات قضية آبوري اقتصاد مسألة علاقاتنا ودولتان جنگ آشتي أوان متغيرات إما أوي فقهاء للرابردو دابو إما يعني باس كردو بالنسبة زماني خوانو قنجاو بوا إيسا إما دبي دو بارا جاريش كتماشي قرآن وسنة كينو أوي كما كوشي همو كاتو شويني دا وحية قلام تيجيشتن لوحي مرهونة بكاتو شويني خوانو كرد ميلتش مظلومة إما بلا قومينين بلان قومي خومان أجر سودي بيفجينين هلوكو بيغمبران من كردوا عليهم الصلاة والسلام بيغمبري خاتم وهمو بيغمبران قلتوان يا قومي وإنه لذكر لك ولقومك همو بيغمبر هاتو يا قومي يا قومي قال لي كرد قال لي شي مظلومة طبعا هر أوك ديبينين إما شاكل تناكي هل أو أبو أخوي أو بشكل مظلومية إما كباش يقولوا فهمناكي أنجا كردستان تم بشيء ولا برشين دراو بإيران أو بشيء بتركيا أو بشيء بسوريا أو بشيء بعراق أو يعني إما أو حقيقة طالب دبي بزانين بو أوي خلشي علماني تا إستا ملتي مسلماني كل أنا خلطان ليه على باشور للرش آوا للرشالات لباكل بس شيء ورن إما رزقارتان ذكي ورن إما كرداتي تان بود ذكي ورن إما كياني قومي تان بود رزقي من بيموا لسرتها وكدس فكرة شورشكاني خباتي رزقاري خوازي كل شيء عبد الله نهري شيخ أبو خالد شمسنا الشيخ سعيد بيران قاضي محمد إسماعيل خان شكاك شيخ عبد السلام بارزاني قاضي محمد والشيخ محمود أوانا همي أهل دين بود بلان دوائي توجمي علماني لايك يعني سيكولاريست هات أو بعلمدار ولو كاتشو توي دوبرشي كوتنا هو وخلق كمان بوشي وستري ليشوا إيمي إسلامي ضرورة أو خلقي خو من حالي كي تبجيني كإيمش دزانين ملتي إيما مظلومة وإيمش دمانويك بو شريعة خدمتي أو خلق ملة بكين وبو ملة خدمتي أو شريعة بكين خو هم شرائع يخوي داب زانو بو إسعاد وبختور كذني بشر جرنجا كإما أو خلق ملتي خو من كبدم أحزابي علماني وشوا جاري شيء ديك قناعتي عن بينين وضل خوش كين ك مع فكان يعني هم الإسلام ده الشريعة خوي فرجال شنو ده كده